بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزانو خوشویستان، سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لسر بیت. خوشحالم کە جارێکی دیکە لە بەرنامەی سەرفرازان پێتان دەگەمەوە. ئومێدمان وایە کە جێگای ڕازامەندی خوای پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی سوود و کەڵک بۆ هەموو لایەکمان. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفراز دەبن، ئەو کەسانن کە دامەزراون لە دینداریدا، ئەو کەسانن کە ئیستیقامەتیان هەیە لە ژیانیاندا هەتاوەکو دەگەنەوە خزمەتی خوای پەروەردگار. ئەو کەسانە لە دنیادا بەختەوەرن و لە قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. ئیستیقامەت بریتیە لە دەستگرتن بە فەرمانەکانی خوای پەروەردگار، هەروەکو ئیبن حەجەر فەرموویەتی بەوەی کە ئینسان واجبەکان جێبەجێ بکات و هەروەها قەدەغەکراوەکان واز لێبێنێت. دەستگرتن بە فەرمانەکانی خوای پەروەردگار لە ژیانی دنیادا هەتاوەکو ئینسان دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار، ئەوە بریتیە لە ئیستیقامەت و دامەزراوی. ئیستیقامەت خۆی لە دووشتدا دەبینێتەوە. یەکەمیان ڕۆیشتن لەسەر ڕێگای ڕاست، واتە ئینسان لەسەر ڕێگای ڕاست بڕوات، وەکو خوای گەورە دەفەرمێت وأن هذا صراطي مستقيما فاتبعوه. ئەوە ڕێگای ڕاستی منە، شوێنی ئەو ڕێگایە بکەون، بەو ڕێگایە دابڕۆن. ئینسان لەسەر ڕێگای ڕاست بێت. و دووهەمینیان ئیستیقامەت بریتیە لە بەردەوام بوون لەسەر ڕێگای ڕاست، وەکو خوای گەورە دەفەرمێت ولا تموتن إلا وأنتم مسلمون. مەمرن تەنها بە مسلمانی نەبێ، واتە بە مسلمانی بژین بۆ ئەوەی لەسەر ئەو ئیمان و ئیسلامەتیە بمرن، کەواتە ئیستیقامەت یعنی ڕۆیشتن لەسەر ڕێگای ڕاست، لەسەر ڕێگای ڕاست بی، و دووهەمینیان بەردەوام بی لەسەر ئەو ڕێگا ڕاستە هەتاوەکو ئینسان لە ژیاندا بێ دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار. ئەوە پێی دەڵێن ئیستیقامەت. خوای گەورە دەفەرمێ فاستقم كما أمرت ومن تاب معك فلا تطغوا. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی هەر مسلمانێک کە خۆت بە ئومەتی ئەو پێغەمبەرە دەزانی صلی الله عليه وسلم، وەکو فەرمانت پێکراوە، وەکو دینەکەت فەرمانت پێدەکا، بەو شێوازەیە دامەزراو بە لەسەری. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆت و ئەو کەسانەی کە لەگەڵتدا دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار لەو ڕێگایە لا نەدەن و زێدەڕەوی نەکەن و ئەو ڕێگایە تێنەپەڕێنن. ئەو ئاەتە بەرامبەر بە پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بەرامبەر بە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە ئیبن عەباس دەفەرمێ ئەو ئاەتە زۆر قورس و گران بوو لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، زیاتر لە ئاەتەکانی دیکە، چونکە ئەمر بە شتێک دەکات کە بەڕاستی لەسەر ئینسان زۆر قورسە، بەڵام پاداشتەکەی زۆر گەورەیە. نەتیجەکەشی بریتیە لە سەرفرازی و بەختەوەری دنیا و قیامەت. دامەزراو بۆوەکو چۆن خوای پەروەردگار فەرمانی پێکردووی خۆت و ئەو کەسانەش کە لەگەڵتدان، واتە ئەو کەسانەی کە شوێن کەوتەی تۆن. پیاوێک دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێی دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شتێکم پێ بڵێ لە ئیسلامەتیدا، فەرمانێکم پێ بڵێ و قسەیەکم پێ بڵێ کە لە دوای ئەوە پرسیار لە کەسی تر نەکەم و پێویستم بە هیچ شتێکی دیکە نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێ قل آمنت بالله ثم استقم. بڵێ ئیمانم بە خوای پەروەردگار هەیە، ئیمانێک کە ئیمانێکی شەرعی بێت و ئەو ئیمانە بێت کە خوای پەروەردگار دەیەوێت، و ئیمانێک کە ئیمانت هەبێ بە هەموو ئەو شتانەی کە خوای پەروەردگار پێویستی کردووە کە ئیمانمان پێیان هەبێت، ئەو ئیمانت هەبێت. ثم استقم. پاشان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دامەزراو بە لەسەر ئەو ئیمانت، لەسەر ئەو ئیمان و ئیسلامەتیەت، لەسەر داخوازی ئەو ئیمانت دامەزراو بە، ئەوە بەڕاستی گەورەترین فەرمان و گەورەترین شتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو پیاوەی دەفەرمێت کە ئەوە بۆ ئێمەشە ئینسان ئیمانی هەبێت دوای ئیمان دامەزراو بێ لەسەر ئەو ئیمان و ئیسلامەتی، ئەوە لە گەورەترین شتە. ئەنجا بوارەکانی دامەزراوی گەلێک زۆرن. ئینسان دەبێت لە هەموو بوارەکاندا دامەزراو بێت، لەسەر کۆی دینداری و ئیسلامەتی لە هەموو بوارەکانی دینداریدا ئینسان دامەزراو بێت. چەند بوارێک باز دەکەین بە کورتی کە ئینسان پێویستە لەو بوارانەدا لە دینداریدا دامەزراو بێت.
یەکەم ئینسان لە بیر و باوەڕ و عەقیدەیدا دامەزراو بێت لەسەر عەقیدەیەکی ڕاست و دروست ئینسان دامەزراو بێت. ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت لەسەر ئەو بیر و باوەڕ و ڕاو بۆچوونەی کە هەیبوو زۆر ئەزیەت و ئازاریاندا، بەڵام لە بڕیارەکەی خۆی نەهاتە خوارەوە و وازی نەهێنا ئیستیقامەت و دامەزراوی هەبوو لەسەر ئەو بیر و باوەڕی کە هەیبوو. دووهەمین لە بوارەکانی دامەزراوی ئەوەیە کە ئینسان لە عیبادەتدا دامەزراو بێت، واتە لەسەر عیبادەت و خواپەرستیەکان ئینسان دامەزراو بێت، نەوەک ئەوڕۆ زۆر بکات بەڵام بەیانی هیچ نەکات، ئەوڕۆ ئەو ساڵ و دو ساڵ ئینسان زۆر چالاک بێت بەڵام دوای ئەوە واز بێنێت چالاکی نەمێنێت و هەروەها بەردەوامی نەمێنێت. ئینسان دامەزراو بێت لەسەر ئەو عیبادەت و خواپەرستی کە دەیکات هەتا وەکو دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگاری خۆی. ابن دقیق دەفەرمێ من لە ژیانمدا یەک کەلیمەم نەوتووە، یەک کردەوەم نەکردووە، کارێکم ئەنجام نەداوە ئیلا وەڵامم بۆ بەردەمی پەروەردگاری خۆم ئامادە کردووە، واتە ئاوا دامەزراو بووە، هیچ کارێکی نەکردووە، قسەیەکی نەکردووە ئیلا وەڵامی بۆ بەردەمی پەروەردگاری خۆی ئامادە کردووە. سەعیدی کوڕی موسەیب دەفەرمێت بەڕاستی بۆ ماوەی 30 ساڵ دەبێت هەر کاتێک کە بانگی داوە من لە مزگەوت بووم، واتە بەردەوام بووم، دامەزراو بووم لەسەر ئەو عیبادەتەی کە کردومە، لەسەر ئەو نوێژ و جەماعەتەی کە کردومە بۆ ماوەی 30 ساڵ. ئیبن عەساکیر دەفەرمێ لەسەر یەک لەحظە کە بە فیرۆز چووە لە ژیانیدا خۆی محاسبە دەکرد، یەک چرکەیەک لە ژیانیدا، سەعاتێک لە ژیانیدا کە بە فیرۆز چووە لە شتێکدا سەرفی کردووە کە سوودی نەبووە، محاسبە و لێپرسینەوەی لەگەڵ خۆیدا دەکرد. ئەوە بریتیە لە دامەزراوی. ئینسان کە لەسەر واجبەکان دامەزراو بێت، لەسەر سونەتەکان دامەزراو بێت، لەسەر ئەنجامدانیان هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار، ئەوە بریتیە لە ئیستقامەت و دامەزراوی. بۆیە خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێت وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. ئینسان بە هیچ شتێک ئەوەندە لە من نزیک ناکەوێتەوە بەوەی کە واجبەکان ئەنجام بدات، ئەوەی کە خوای گەورە لەسەر ئێمەی واجب کردووە ئینسان ئەنجامیان بدا، لەسەریان بەردەوام بێت. خوای گەورە پێمان دەفەرمێ ئینسان لە هەموو شتێک زیاتر بە واجبەکان لە خوای پەروەردگاری خۆی نزیک دەبێتەوە. ئەنجا دەفەرمێ وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. ئینسان بەردەوام بێت لەسەر سونەتەکان هەتاوەکو وای لێ دێت لە ئەنجامی بەردەوام بوون و ئیستیقامەت لەسەر سونەتەکان تاوەکو ئەو کاتە ئینسان دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار. واتە خوای پەروەردگار لەو فەرمایشتەدا پەیاممان پێ دەڵێت، پێمان دەڵێت ئەگەر لەسەر ئەو واجبانە و لەسەر ئەو سونەتانەی کە لەسەرتان دانراوە بۆتان دەستنیشان کراوە بەردەوام بن، ئابە و بەردەوامی و ئیستیقامەتان دەبن بە خۆشەویستی خوای پەروەردگار. کەواتە ئینسان پێویستە لە عیبادەتەکاندا، لە پەرستنی خوای پەروەردگاردا، لە فەرز و سونەتەکاندا بەردەوام بێ هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار. ئەوە بریتیە لە ئیستیقامەت و ئەو کاتە ئینسان دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار ئەگەر ئیستیقامەت و دامەزراوی لەسەر دینداری و عیبادەتەکان هەبێت. ئەنجا سێهەم لە بواری دامەزراوی ئەوەیە کە ئینسان دامەزراو بێت لەسەر خوڕە وشتە بەرزەکان، لەسەر وعد بە بەڵێن و هەروەها لەسەر ڕاستگۆیی و هەروەها لەسەر وەفاداری و هەروەها لەسەر چاکەکاری، لەسەر هەموو ڕەوشتە بەرزەکان ئینسان دامەزراو بێ هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار. لە هەمووی گەورەتر ئەوەیە کە ئینسان زمانی دامەزراو بێت، دڵی دامەزراو بێت، هەموو ئەندامەکانی دیکەی دامەزراو دەبن. ويا پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. ئیمانی هیچ کەسێک دامەزراو نابێ هەتاوەکو دڵتان دامەزراو نەبێت. ئەنجا دەفەرمێ دڵیشتان دامەزراو نابێت هەتاوەکو زمانتان دامەزراو نەبێت، هەتاوەکو ئەو زمانە ئیستیقامەتی نەبێت لەسەر وشەی باش، لەسەر کاری باش، لەسەر قسەی باش، لەسەر چاکەکاری دڵی ئینسانیش بەڕاستی دامەزراو نابێت. هەر کاتێک ئەو زمانە و ئەو دڵی ئینسانە دامەزراو بوو هەموو کاروکردەوەکانی دیکەی ئینسان دامەزراو دەبێت، ئینسان هەموو ئەندامەکانی دامەزراو دەبێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان. کاتێک کە بەیانی دەبێتەوە هەموو ئەندامەکانی ئینسان
ملکەچی ئەو زمانن بە زمانی حاڵ ئەو ئەندامانە بە زمان دەڵێن چی پێی دەڵێن ئەی زمان لە خوای پەروەردگار بترسە دەربارەی ئێمە ئەگەر ئەتۆ ڕازبی ئەی زمان ئەندامەکانیش هەموو ڕاز دەبن بەڵام ئەگەر ئەو زمانە ڕاز نەبوو بەڕاستی ئەندامەکانی دیکەی ئینسانیش ڕاز نابن کەواتە دامەزراوی لەسەر خۆ ڕەوشتە بەرزەکان یەکێکە لەو شتانەی کە ئینسان پێی سەرفراز دەبێت و پێی عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەت دەبێت لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە ئینسان ئەو زمانەی دامەزراو بێت قسەی خراپ و ناشیاوی پێ نەکات و دڵی دامەزراو بێت لەسەر ئیمان و ئیسلامەتی و خراپەکاری تێدا نەبێت شوب و هەو شەهواتی تێدا نەبێت گوناه و تاوانی تێدا نەبێت بغض و حەسادەتی تێدا نەبێت ئەو کاتە ئینسان هەموو ئەندامەکانی دامەزراو دەبن ئەنجات چوارەم لە بواری دامەزراوی ئینسان لەسەر مەبدە و هەڵوێست و بیر و باوەڕەکەی دامەزراو بێت لەسەر ئەو مەبدەئی کە ئینسان هەڵی بژاردووە ئەو بیر و باوەڕ و قەنەعاتەی کە ئینسان لە سەریەتی دامەزراو بێت هەتا وەکو مردن و دەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار ئەوەش لە گرنگترین بوارەکانی دامەزراوی و ئیستیقامەتە عبدالله کوڕی حوزافە کێکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیستیقامەتمان فێر دەکات لەسەر مەبدە و بیر و باوەڕ کاتێک کە لە لای پادشای ڕۆمەکان بەدیل دەگیرێت پادشای ڕۆمەکان پێی دەڵێ ئەی عەبدوڵڵا ببە بە نەسڕانی نیوەی مڵک و ماڵی خۆمت پێدەدەم کە مڵک و ماڵێکی گەلێک زۆری هەبووە نیوەی مڵک و ماڵی خۆمت پێدەدەم وتی تەنها ببە بە نەسڕانی ببە بە مەسیحی عەبدوڵڵا لە وەڵامدا دەڵێت سوێن بەخوای پەروەردگار نەک ئەگەر هەر تەنها نیوەی مڵکی خۆت هەموو مڵکی خۆتم پێ بدەی وە هەموو مڵکی عەرەبیشی لەگەڵ بێت ئەنجا بۆ لە حزەیەک لە ئیمان و ئیسلامەتی خۆم پەشیمان نابمەوە و وازی لێ نایەنم واز بێنم لە دینەکەم بۆ ئەوەی کە گاڵتە بە ئیسلام و مسلمانان بکەی بڵێ مسلمانێکم گرت مسلمانێکم بەدیل گرت بە ماڵ و سامان لە دینەکەی هەڵگەڕایەوە ئەوە بریتیە لە دامەزراوی فەرمووی هەموو مڵک و ماڵی دنیام پێ بدەی بۆ یەک لەحزە لە ئیمان و ئیسلامەت یەکەم پەشیمان نابمەوە ئێستا زۆر کەس هەیە بۆ ئیمتیازێکی دنیایی جاری وا هەیە واز لە مەبدە و بیر و باوەڕەکەی خۆی دێنێت واز لە جاری وا هەیە بەشێک لە دین و ئیمانەکەی دێنێت بۆ ئیمتیازێکی کەمی دنیا ئینسانی وا هەیە تەماشا دەکەی جاری وا هەیە بۆ شتێکی کەم بۆ ئیمتیازێکی کەمی دنیایی واز لە دینەکەی دێنێ و ئامادەیە دەستبەرداری دینەکەی بێت ئەو هاوڵەی پێغەمبەر فێرمان دەکات پێمان دەڵێت دەبێ ئینسان ئاوا دامەزراو بێت لە بەرامبەر هەموو دنیا نابێ ئینسان واز لە بیر و باوەڕ و مەبدەئەکەی خۆی بێنێت ئەوە بریتیە لە دامەزراوی عەبدوڵڵای زولبیجادەین کە گەنجێک بوو کاتێک کە موسڵمان بوو لە لای مامەی بوو باوکی نەما بوو زۆر فەقیر و هەژار بوو مامەی زۆر یارمەتی دەدا مڵک و ماڵی خۆی خست بۆ بەردەستی و یارمەتی و هاوکاری دەکرد بۆیە زۆر چاوەڕوانی ئەوە بوو کە مامی موسڵمان بێت بۆ ئەوەی بەیەکەوە مسلمان نکۆچکەن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام عەبدوڵڵا زۆر چاوەڕوان دەکات مامەی هەر مسلمان نابێت بۆیە ڕۆژێکیان مسلمان بوونی خۆی ئاشکرا دەکات مامەکەشی پێی دەڵێ ئەگەر بێت و مسلمان بی و بڕۆی بۆ لای محەممەد بەڕاستی ئەوەی کە پێم داوی و ئەوەی کە خستومە بەردەستی تۆ لەو ماڵ و سامانە هەمووی لێ دەسەنمەوە تەنانەت ئەو جلانەی کە لەبەری شەدایە دەبێت دایان بنەی بۆیە مسلمان دەبێت دەچێتەوە ماڵەوە ئیمانەکەی خۆی ئاشکرا دەکات و واز نایەنێت لە بیر و باوەڕ و مەبدەئەکەی خۆی کاتێک کە دەچێتەوە ماڵەوە دایکی گونیەیەکی بۆ دەکات بە دوو پارچە قوماش و دەیکاتە بەری کۆچ دەکات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچێتە لای پێغەمبەری خوا واز لەو سامانە دێنێ کە مامەکەی پێیداوە تەنها لە بەر ڕەزامەندی خوای پەروەردگار ئەو عەبدوڵڵایە گەنجێک بوو لە تەمەنی گەنجێتیدا ئیمانەکەی نەگۆڕیەوە بە هەموو سامانی دنیا بۆیە چەند ساڵێک لای پێغەمبەری خوا دەمێنێتەوە صلی الله علیه وسلم لە یەکێک لە جەنگەکاندا کە بەشداری دەکات لە ئێوارەیەکدا وەفات دەکات عەبدوڵڵای کوڕی مەسعود دەگەڕێتەوە دەفەرمێ شەو بوو ڕووناکاییەکم بەدی کرد وتم با بچم بزانم ئەوە چییە کە چووم تەماشا دەکەم عەبدوڵڵای زولبیجادەین مردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەردا خەریکن کە دەینێژن بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە دەینێژێت ئەو دوعایە دەکات دەربارەی عەبدوڵڵای زولبیجادەین پێی دەڵێت ئەی خوای پەروەردگار ئەو ئێوارەیە من لێ ڕازی بووم ئەی خوای پەروەردگار ئەتۆش لێ ڕازی بە ئەوە بریتیە لە بەختەوەری و سەرفرازی بەهۆی چیەوە بەهۆی دامەزراویەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێت بەڕاستی خۆزگەم دەخواست
ئەمن خاوەنی ئەو قەبرە بوومایە ئەو کەسە بوومایە کە مردووە لە بەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعایەی بۆ دەکات ئەو دامەزراویە فێرمان دەکات و بە ئێمەش دەڵێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بوون دەبێ ئێمەش ئاوا بین ئەگەر بمانەوێ بەو شێوازەیە سەرفراز بین. سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت لە کاتێکدا کە خەریک بوو لە سێدارەیان دەدا چەند کەسێکیان ناردە لە وتیان تەنها ئیمزایەک بکە بۆ جەمال عەبدولناسر ئەو ئیمزایە کە بکەی ڕزگارت دەبێت لەوەی کە لە سێدارەت دەن. لە وەڵامدا دەڵێت ئەو پەنجەیە کە شایەتومانم پێهێناوە کە چەند ساڵە شایەتومانی پێدێنم کە چەند ساڵە کەلیمەی تەوحید پێ دەڵێم شایەتومانی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله پێدێنم فەرمووی ڕێگریم لێ دەکا لەوەی کە ئیمزایەک بکەم بۆ کەسێک کە حکمێکی تاغوتی هەیە بۆ کەسێکی بێدین بۆ کەسێک کە حکمێکی بێدینی دەگێڕێت بۆ کەسێک کە خەڵک بەرەو ئاقارێکی بێدینی دەبات فەرمووی ئەو پەنجەی شایەتومانم ڕێگریم لێ دەکا لەوەی کە ئیمزای بۆ کەسێک پێ بکەم کە حکمێکی تاغوتی هەیە یەک ئیمزای نەکرد لەبەر ئەوە کە ئەو مەبدەئەی کە لەسەری بوو ئەو شایەتومانەی کە هێنا بووی ڕێگری کرد لەوەی کە تەنەزول نەکات لە بیر و باوەڕ و مەبدەئەکەی خۆی ئەوە بریتیە لە دامەزراوی لەسەر ئەو بیر و باوەڕە لە سێدارەدرا هێشتا ئیمزایەکی نەکرد و وازی نەهێنا دەی بەڕاستی ئەوە بریتیە لە دامەزراوی ئەو دامەزراویەش ئینسان بەرەو عاقیبەت خێری و بەختەوەری دنیا و قیامەت دەبات. ئەنجا پێنجەم لە بوارەکانی دامەزراوی بریتیە لە دامەزراوی لەسەر نەکردنی گوناه و تاوان خۆڕاگری لەوەدا کە ئینسان گوناه و تاوان نەکات کە ئینسان جاری وهەیە تووشی حرام و قەدەغە کراوەکان نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیاکم ومحقرات الذنوب ئامۆژگاریتان دەکەم بەوەی کە گوناه و تاوان بەکەم نەزانن چونکە جاری وهەیە گوناه و تاوان هێندە لەسەر ئینسان کۆ دەبێتەوە هەتاوەکو ئینسان بە هیلاک دەبات خوا پەنامەندات. ئینسان کە دامەزرا بوو لەسەر نەکردنی گوناه و تاوان بەڕاستی ئەو کاتە بەختەوەر و سەرفرازی دنیا و قیامەت دەبێت. أبي هريرة بمان دقرته كبيغمبر فرميتي صلى الله عليه وسلم إن المؤمن إذا أذنب كانت نكتة سوداء في قلبه إنسان وقتك جناه تاوانك دكات خالك الرجل سردل دروني أو كسا بيدا دبيت جاء أجر إنسان توبي كردو قرايا وبولاي خواي پروردگار أجر إنسان پشیمان بو لو جناه تاوانك كردويتي قرايا وبولاي خواي جورا أو كاتا دل دروني باك دبيتوا بەڵام ئەگەر نەگەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار هەر گوناه و تاوانی کردو لەسەری کۆبەوە ئەو کاتە ئەو گوناه و تاوانە دەبێتە ژەنگ و ژارێک بەسەر دڵیەوە ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ کەلا بەل ڕان عەلا قولوبهم ما كانوا يكسبون ئەوەیە کە ژەنگ و ژاری گوناه و تاوان لەسەر دڵ و دەرونی ئینسان کۆ دەبێتەوە هەتاوەکو دەبێتە وای لێ دێت دڵ و دەرونی ئینسان داگیر دەکات و هەمووی ڕۆژ دەکات و ئینسان بە هیلاک دەبا خوای گەورە پەناماندات. کەواتە یەکێکی دیکە لە بوارەکانی دامەزراوی ئەوەیە کە ئینسان پەنا بۆ گوناه و تاوان نەبات ئەوەیە کە ئینسان خۆراگر بێ لەسەر نەکردنی گوناه و تاوان لەسەر نەخواردنی حەرام لەسەر خۆراگەری لەوەی کە ئینسان پەنا بۆ گوناه و تاوان نەبات. ئافرەتێک کاتێک کە معاملەیەکی حەرام پەیدا بوو کاتێک کە دەچوو بۆ ماڵان نانی خۆی لەگەڵ خۆیدا دەبرد دەیوت بۆ ئەوەی کە تووشی حەرام نەبم ئەوە بریتیە لەوە کە ئینسان خۆی بگرێتەوە لەوەی کە تووشی حەرام نەبێت لەوەی کە گوناه و تاوان نەکات لەوەی کە پەنا بۆ گوناه و تاوان نەبات ئەو کاتەی کە ئینسان بەو شێوازەیە بێت گوناه و تاوانی نەکرد لەسەر دینداری بەردەوام دەبێت و دامەزراو دەبێت. بەڵام ئینسان هەر گوناه و تاوانێک دەکات ئەو کاتەیە ئەو گوناه و تاوانە لەسەر دڵ و دەرونی کۆ دەبێتەوە خاڵێکی ڕەش لە دڵیدا پەیدا دەبێت هەتاوەکو وای لێدە ئینسان بە هیلاک دەچێت ئەوەندە گوناه و تاوانی لەسەر کۆ دەبێتەوە بۆهۆی ئەو گوناه و تاوانە ئینسان پێی دەخلیسکێت و ئەو کاتە ئینسان ئیستیقامەتی نابێنێ خوا پەنامەندات. ئەنجا بەرهەمی ئیستیقامەت لە دنیا و قیامەتدا چییە؟ ئەگەر ئینسان ئاوا دامەزراو بێت لە هەموو بوارەکاندا ئینسان لە دینداریدا دامەزراو بێت ئیستیقامەتی هەبێ هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خوای گەورە بەرهەمەکەی چییە لە دنیا و قیامەت؟ لە دنیادا بەرهەمەکەی ئەوەیە کە خوای پەروەردگار یارمەتیمان دەدات
خوای پەروەردگار پشتگیریمان دەکات خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیمان پێدەدات خوای پەروەردگار ژیانێکی خۆش و ئاسوودە و کامەرانمان پێدەدات بۆیە خوای گەورە دەفەرمێ وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا ئەگەر ئێوە بدامەزراو بن لەسەر دینداری لەسەر ڕێگای ڕاست لەسەر ڕاستە شەقامی ئیسلام دامەزراو بن خوای پەروەردگار ئاو و بارانێکی زۆر و بەخۆرمان بۆ دەبارێنێت کە بارانیش ڕەمزی چییە و هۆکاری چییە و مایەی چییە مای ڕزق و ڕۆزی و مایەی بژێوی و مایەی سیعەت و مایەی خۆشی دنیا و قیامەتە باران بەڵگەیە لەسەرەوەی کە بارانباری ڕزق و ڕۆزی زیاد دەبێت دەی خوای گەورە پێمان دەڵێت ئەگەر ئێوە دامەزراو بن لەسەر دینداریتان ئەو کاتە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیتان بۆ زیاد دەکات یاخود دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ئەگەر ئینسان ئیمانی هەبێ و کار و کردەوەی باش کا دامەزراو بێ لەو ئیمان و ئیسلامەتیەیدا خوای پەروەردگار ژیانێکی پاک و ڕێک و پێک و چاکمان پێدەدات ئەو ژیانە جاری وهەیە ژیانێکی دڵخۆش و ئاسوودە و کامەرانە ئەو ژیانە جاری وهەیە دڵخۆشیە بۆ ئینسان ئاسوودەیە چونکە ئاسوودەیی بەڕاستی بە ماڵ و سامان ناکردرێت ئینسان لە سایەی ئیمان و دامەزراوی لەسەر ئیمان و ئیسلامەتی ئەو ژیانە خۆش و پاک و چاکەی دەست دەکەوێت ئەوە وعد و بەڵێنی خوای پەروەردگارە ئەنجا خوای پەروەردگار پاداشتمان دەداتەوە بە چاکتر لەوەی کە کردومانە و بە زیاتر لەوەی کە ئینسان کردوویەتی کەواتە پاداشتی ئیستیقامەت و بەرهەمی ئیستیقامەت لە دنیادا ئەوەیە کە خوای پەروەردگار ئاسوودە و کامەرانمان دەکات و ژیانێکی خۆشک و ڕزق و ڕۆزیەکی فراوانمان پێدەدات و دنیامان بۆ خۆش دەکات دووهەم لە بەرهەمی دامەزراوی ئەوەیە ئینسان لە سێ کاتی زۆر گرنگدا موژدەی پێدەدرێت لەلایەن فریشتەکانەوە لە سێ کاتی زۆر گرنگ و حەساسدا کەس فریاد ناکەوێت ئەو کەسەی خاوەنی ئیستیقامەت بێت ئەو کەسە موژدەی پێدەدرێت لەو کاتانەدا یەکەمیان لە کاتێکدا کە دەمرێت لە سەرەمەرگدا دووەمیان لە کاتێکدا کە لە ناو گۆڕدایە کە کەست لەلا نییە فریشتەکان موژدەت پێدەدەن سێمیان لە کاتێکدا کە ئینسان هەڵدەستێتەوە لە ڕۆژی قیامەت کە ئینسانەکان زیندوو دەکرێنەوە فریشتەکان موژدە بەو کەسە دەدەن خۆی گەورە بۆمان باز دەکات إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسێک کە گوتیان و دەڵێن ئەڵڵا پەروەردگارمانە پاشان بەردەوامن ئیستیقامەتیان لەسەر ئەو دینداری و لەسەر ئەو خواپەرستیە هەیە تتنزل عليهم الملائكة فریشتەکانی خوای پەروەردگار دادەبەزن و دێنە لایەن لە کەینگێ لە چ کاتێکدا لەو کاتەیدا کە لە سەرەمەرگدان لەو کاتەیدا کە لە ناوگۆڕدان لەو کاتەشدا کە لە ڕۆژی قیامەت زیندوو دەکرێنەوە ئەللا تەخافوا ولا تحزنوا چیان پێ دەڵێن پێیان دەڵێن مەترسن و هەروەها خەمبار مەبن وأبشروا بالجنة التي كنتم توعدون دەڵێن موژدەتان لێ بێت بەو بەهەشتەی کە بەڵێنتان پێدراوە و خوای پەروەردگار بەڵێنی پێداون ئالەو سێ کاتەدا فریشتەکان ئەو کەسانەی خاوەنی ئیستیقامەت بوون دامەزراو بوون لەسەر دینداری لەو سێ کاتانەدا دێنە لایەن و موژدەیان پێدەدەن و پێیان دەڵێن مەترسن و خەمبار مەبن خوای پەروەردگار ئەو وعد و بەڵێنەی کە پێداون کە بەهەشتە ئەوەتان بە قسمەت دەکات و ئەوەتان بە قسمەت دەکات و دڵنیابن ئەوە وەردەگرن لەو کاتەدا ئەو فریشتانە وا لە ئینسان دەکەن کە ئینسان نەترسێ و خەمبار نەبێت ئینجا ئینسان مەترسی نەبێت ئەو سێ کاتە زۆر حەساسە فریشتەکانی خوای پەروەردگار موژدە بەو کەسانە دەدەن کە خاوەنی ئیستیقامەت بوون ئینجا سێهەمیان لە ڕۆژی قیامەتێدا بەرهەمی ئیستیقامەت بۆ ئەو کەسانەی کە خاوەنی ئیستیقامەت بوون بەهەشتی خوای پەروەردگار و ڕەزامەندی خوای پەروەردگار و ناز و نیعمەتی خوای پەروەردگارە کەواتە پاداشتی ئیستیقامەت لە دنیادا بریتیە لە ژیانێکی خۆش و ئاسوودە و کامەران و ڕزق و ڕۆزیەکی زۆر لە کاتی سەرەمەرگدا فریشتەکان موژدە بە ئینسان دەدەن لە ڕۆژی قیامەتیشدا ئەو کەسانەی خاوەنی ئیستیقامەت بوون ئەو کەسانە بەهەشتی خوای پەروەردگاریان بۆ هەیە و ناز و نیعمەت و لێخۆشبوونی خوای پەروەردگاریان بۆ هەیە بۆیە خوای گەورە دەفەرمێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسانەی کە گوتیان ئەڵڵا پەروەردگارمانە و لەسەر ئەو کەلیمەیەش لەسەر ئەو دین و بەرنامەیەش بەردەوام بوون ثم استقاموا بەردەوام بوون هەتاوەکو مردن
أوانا فلا خوف عليهم ولا هم يحزنون أوانا هیچ مەترسیەکیان نییە لە ڕۆژێکدا کە خەڵک زۆر دەترسێت ئەوانە خەمبار نابن لە کاتێکدا کە خەڵک هەمووی خەم و خەفەتی هەیە بەڵام ئەو کەسانەی خاوەنی ئیستیقامەتن هیچ خەم و خەفەت و ددڵیەکیان نییە و هەروەها هیچ مەترسیەکیان نییە جا خوای گەورە لە پاداشت وەسفی ئەو کەسانەدا دەفەرمێ ئولائیکە ئەصحاب الجەنە ئەو کەسانە هاوڕێی بەهەشتن ئەو کەسانە ئەهلی بەهەشتن خالدین فيها ئەو کەسانە تێیدا دەمێننەوە لەو بەهەشتەیەدا بەهاتە هەتایی جەزاء بما كانوا يعملون ئەوە پاداشتی ئەو کردوانەیە کە کردویانە ئەو ئیستیقامەتەی کە لەسەری بوون پاداشتی بەرهەمی ئەو ئیستیقامەتە وەردەگرنەوە کە بریتیە لەوەی کە بەهەشتی خوای پەروەردگار و ناز و نیعمەت و خۆشی خوای پەروەردگارە کە خوای پەروەردگار بەو کەسانەی دەدات کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەومان پێ دەڵێت ئەو کەسانەی کە دەیانەوێت سەرفراز بن لە دنیا و لە قیامەت ئەو کەسانن کە بەڕاستی دەبێت ئینسان ئیستیقامەتی هەبێت دامەزراو بێت لەسەر دینداری نەوەک ئینسان لە ساڵێک و لە مانگێک و لە چەند ڕۆژێکدا زۆر چالاک بێت لە دینداریدا بەڵام دوایی واز بێنێ و هیچی نەمێنێت ئەو کەسانەی کە لەسەر دینداری و بیر و باوەڕ و لەسەر مەبدەئیان لەسەر پەرستنی خوای پەروەردگار و عیبادەتەکان لە هەموو بوارەکانی ئیستیقامەت و دامەزراوی دامەزراون ئەو کەسانە کەسانێکی بەختەوەرن ئەو کەسانە کەسانێکی سەرفرازن لە دنیادا بەختەوەرن لە قیامەتیشدا ئەو کەسانە سەرفرازن ئەگەر ئێمەش بمانەوێت کەسانێکی سەرفراز بین دەبێ بەڕاستی خاوەنی ئیستیقامەت بین ئەو کاتە هەم لە دنیادا ئینسان بەختەوەرە و هەم لە قیامەتدا ئینسان سەرفرازە خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگێڕێت لەو کەسانەی کە دامەزراون لەسەر دینداری و ئیستیقامەتیان هەیە هەتا ئەوکو دەگەنەوە خزمەتی خوای گەورە و هەتاوەکو لە ژیاندان لەسەر ئیمان و ئیسلامەتیەکەیان دامەزراون خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی ئیستیقامەتمان پێ ببەخشێت بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوە بمان برێنێ بمان گێڕێت لەو کەسانەی کە سەرفراز دەبن آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.